واحترامي بهم نقل أنا ما كنتش كاك مسعودي وأنا لا شرف أو هنا منطقة. سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش ئەوەی دوای من ئەیبینن ئەشکەوتێکە ئەم ئەشکەوتە بەڕواڵەت سادە بەڵام ناوەڕووکێکی گەورەی لە خۆی هەڵگرتووە ئەمە یەکێکە لە ئاسەوارە مێژوویەکان لە دۆڵی ئاکۆیانە لە بینی هەردوو گوندی گەرەوانی خوار و گەرەوانی سەرو ئەم ئەشکەوتە وەکو نەخۆشخانەیەک وابە لە سەردەمی شۆڕشی ئەیلول ئەوەی لە تەنیش منە یەکێکە لەو دکتۆرانەی کە ئەو کات وەکو یاریدەدەری پزیشکی کاری لەو نەخۆشخانەیە کردووە بۆ ئەوەی پێشمەرگە قارەمانەکان لێرە چارەسەر بکات و پێداویستی پزیشیان بەسەر دابش بکات. سلێمان عەبدوڵڵا سلێمان یەکێکە لەو دکتۆر و کەسانەی کە لە شۆڕشی ئەیلول هەم بەشدار بۆ وەکو پزیشک هەمیش کۆمەڵێک یادەوەری و بەسەرهات لەلای ئەو هەیە. بە پێی تەمەن و بزانین ئەوانەی لە خەیاڵی ئەو داماون چینە. مام سلێمان ماندوو نەبی. وای سلامت بێ موفەق بی ئینشاءالله. ئێستا ئەو ئەشکەوتەی لێی ڕاوەستاون چیت بەبیردێنێتەوە؟ ئەو ئەشکەوتە خەستەخانە بوو. سیارە لەسەر شێویدا ئەوانەی لەسەر شێوی بوون هەموو بریندار بوون هەموو هاتەکردە من دکتۆر بووم لێرانە هەموو عیلاجم کردم بە هەموو عیلاجێکی دەرمانم کردم. چی بوون ئەو عیلاجانەی ئەو کات؟ ئەو عیلاجانە ئەو وەختی تێگەیشتی هەتا شریقەی پرۆکاین و توانێت لێمەدا عیلاجی هەموودانێ تێگەیشتی بەس مغەزیش نەبوو ئەو قسەی نەبوو کە مغەزیان دەزانم لەکو مغەزیشم لێدانا عیلاجم تەواو کردن ئەو قسە گەڕان و ماڵێخۆ. ئەدی ئەو پێشمەرگانەی بۆ نمونە بریندارە بوون ئەو پێشمەرگەی بریندار بوون ئێکێک لە کوڕەکی برازای عەزیز موسەی تۆپێ ئەوەی بنێ هەریە ئەو سەنەکەی هاتە دەرێ ئەمن تەنەکەکەم دەناوناوە وەڵڵا کەسمە بەرێ تەواوەن غازەکەم لۆ کرد بە زەریفی ئەو جار گوتم بڵام ئەمن لێرانە خەستەخانەیە کە داخلی بکەم هەڕۆ ناوپردانێ لە ناوپردانی خەستەخانەیە هەڵ لە خەستەخانەی لێ عیلاجی تەواوی بکە. مام سلێمان بەسەوەی ئەبینین ئێرە ئەشکەوتەکە زۆر فراوانیش نییە بۆچی ئێرەتان هەڵبژاردی بوو بۆکو و ئاخر ئەو ئەشکەوتە لە بەستارێ ئەمە تەتوگوتارە هەموو قسەی ئەگەڕا سوورە لەسەر سەرێک گەڕەوە دوو جار لێمەدا تێگەیشتی جاری یەکەم ڕۆیش لێ سەر شێوێ گەڕاوە ڕاستە نەمەیدا بڵێ ئەمە خوای کرد ئەمەی پاراستنی زارەکە دیکە گەرەی ژۆری هاتە دووبار لێدا ئەو خانی لە پێش بوو هەموو شتێک تێکدا. باشە دا و دەرمانتان لەکوێ دەستەکەوت؟ ئەمە ئای ببێ کاغەزم وەرگێت لا کاک ئیدریسی ڕەحمەتی بە ڕەحمەتی بی لەگەڵ کاک مەسعودی لە ڕێزانێ مەلا برامی لەوێ کاغەزی دامێ لۆکن دکتۆر حکمەتی لە بۆرێ بن خەندیلی چوم لێ دەرمان مەرگێت ئەوجا گەڕامەوە. لێرە چارەسەری ئەو پێشمەرگانەتە کرد کە بریندار ئەبوون. بەڵێ ئای ببی یەک لەوانە لەم گوت ئەو برازای عەزیز موسەی کە تاری دەبابێ ئەوەی لێدا بووی بنێ هەری لێ ئەو عیلاجەکە ئەوم کردم ئێچیش ئەو عەزیز کوڕە حاجی حەمەد زەمینی لە توربێلی ولاغی کردبوو سەرەکەی هەموو هەرزەڵا بوو کەسمە بەرێ خایەسەم لێ کردە عیلاجم کردە بەس ئەمە لە ڕێ وەختی گەڕامەوە لە بۆرێ تێگەیشتی گەیشتمە گوندێ شێخ حەسەنی بەرگەکەی گوتە منە ئەچوو هیچ عیلاجێکی نییە لە مائیدەیەوانە وەڵا ئەمنی گوتم وەڵا حەبم شریتێکی حەبمدایە حەبەکە ناوی ڕۆتەر بوو تێگەیشتی حەبەکەمدایە پیاوێکی باش بوو تێگە ئینسانێکی بەڕێز بوو لەسەر ڕێ بوو تێگەیشتی عیلاجم دایە. باشە خۆت بارزانی نەمر و کاک ئیدریس و ئەوانت بینی بوو؟ ئەمە دوو جاسمە کردی کاک ئیدریسی جاری یەکەم ئەو گوندێ بەر پردێ سۆر چی پێ ئەو گوند لە باڵەکایەتی لەبەر ڕێزانێ ئەو گوندە لێ بوو کە کاغەزی دامن جاری دوێمە کە گەڕامەوە کاک مەسعود و کاک ئیدریس بۆ ڕەحمەتێ بی لە ڕێزانێ بوون سبەی نەبوو مەلا ماگدان بۆ ئەمن حاز لە پشتی ڕێ لێ تێگەشتی گوتم کە ئەوە کاک ئەسمە ئەوەی زلمانی ئەگا کاغەزەکەم بدە یەک وەڵا کاغەزی دامی وەڵا چوومەکردن دکتۆر حکمەت حەکیمی
ئەوەی پێویستی بم بوو تێگەی عیلاجەکەی دامێ. مام سلێمان شتێکی دیتر جگە لە تۆ براکانی تۆش هەم پێشمەرگە بوونە لێرە لەگەڵ تۆ بووینە ئەوە کاک محەممەد جاری دەریم بۆ لەیشکردێ خستەخانەی ئەمە برانی دیکەش هەموو پێشمەرگە حەقیقەکە بوون حتا دەبابەک ئەوە لەسەر قەلاتێ شۆشێ بوو عسکەر شەری کرد تێگەشی کاک ئەوانە کاک عومەر ئەوانە بەشداریان کرد وەڵا شەڕەکەی کۆتایی پێ گەڕانەوە. ئەی مەلا حەمەدەمینی براشتان وەکو مەلا حەمەدەمین ئەو تێگەیشی زۆر خەڵکی گەرەوان زۆر ڕێز و احترامی کاک مەلا حەمەدەمینیان ئەگەر تێگەیشی هەموو عایلێمان ئەگەر بەتەواوی قەومێکی زۆر باش بوو گەرۆی ژێری تێگەیشی گەرۆی ژێری ئەمە چونکە ئەمە لە ژێری ژێری بوو ئەو بەریمام شێخە هەموو پیاوی باش هەموو ئینسانی بە شەرەف تێگەیشی ڕێز و احترامی عایلێ مامۆستان ئەگەر زۆر بە ڕێز و بە احترام. مام سلێمان شتێکی تر لەسەر تۆم زانیوە تۆ دەچوێت لای بارزان و شێروان مەزنیش بۆ چارە سەرکردنی ئەمن چوومە بلێ ژۆری بلێ ژۆری شێخ سەمەد کورەش برازای شێخ نەجیمی لەوێنێ نەخۆش بوو ئەمە عیلازم کرد تێگەیشتی هەتا ئەوان پێویستیان پێ بە من هەبوو ئەو وەختیان گەڕام بۆ تێگەیشتی. ئەی لە لای منتیقەی بارزان ئەمە نەچمە لای منتیقەی بارزان ئەمە عیبەبی لەو ناحیە ئەم نەچوو بەس ئەمە چوومە شێروانی شێروان مەزن دختۆرەکە عیبەبی بۆ احتیاط بوو ئەوان گۆتە من دەبی ئەتوو بچێ شێروانی مەزن لەوێن دەرێ عیلاجی نەخۆشی ئەو ناحیە شێروانی بکەیت ئەمیش وەڵا چوم لەوێن دەرێ ئێزا دەستوری ئەدوێ هەیە دەرماناتی هەیە دەرمانم گرتەوە شوشەی گەورەی بوون دەستەت 2500 چیتی ئەگوری کۆخێ تایێ عیبەبی قەوەتێ تێگەیشتێ ئیجتیهادی خواردنێ ئەوانم هەموو گرتن وەڵا ئێزا ئەوانە ئەوی قەومەکە دەهات شوشای وێ بوو ئەم پڕەکردن ئەم دانێ عیلاج بە شوشە ها ئەمە چونکو ئەوەختی هەموو شوێنە کەم هەبوو تێگەشی ئەمە بەس دەرمانەکەم بەخۆ ئەگرتەوە لە خەستەخانەی هەموو قەوەتێ مەعیدێ تایە تێگەیستی چەند دەرمان هەیە دەستور مەبوو ئەم گرتەوە ئەم دانێ هەما هەوی داهاتە خەستەخانەی ئەم دایە بەعاتل نەبوو ئاخریش پاشیانجی وەڵا قەمەکە گەیشتە شێخ ئەحمەدی بۆ ڕەحمەتێ بی لە ئەوەی بوو لە تیشتانێ لە دەشتانێ بوو تێگەیشتی جەگە ئەوان وەڵا داوەتان کردن تێگەیشتی ئەمن و مەعاون سەبجەکە و تێگەیشتی جابیەکە و جەگە مفۆزەکەی وەڵا چوین ئەو وەختی شێخ عوسمان مابوو وەڵا چوین ئەوێن دەرێ تێگەیشتی هەزار ڕەحمەتی لێبی زۆر ڕێز و احترامێ بگرت شێخ ئەحمەدی گۆتیان گۆ چەند دەرینە گۆتم وەڵا ئەمە خەڵکی ڕوان دێنە وەڵا حتا ئەوەشی لەم پرسی گۆتێت گۆ خزمەت چێنە وەڵا بەم گۆتم ئەمە خزمەت نووری باوی لاغەیمە زۆر ڕێز و کەیفی هەرکە ئەمە گۆتە تێگەیشتی گۆتی وەڵا ئیجازە شێخ عوسمان زۆر ڕێز و احترامێ بگرت لەو کاتی. پاش ئەو مام سلێمان ئێستا هەر ئەوەش کەوتە ئێمە لە بەردەمی وەستاوین چەند ساڵ وەکو نەخۆشخانەی شۆڕش بەکار هاتووە بەبیرتە چەند ساڵ لێرە بووینە ئێوە وەکو چارەسەری پێشمەرگە وەڵاهی ئەمە بەس ئەوەندە بوو ئەو ماوەی کە چونکو ئەمە لە نانەتوانی لە دەرێ عیلاج دوشتوانە بکەین مەجبوورین دەبی بێگرین جێگایەکی ئاسایی بتوانین کە ئەمە چارەسەری دەخۆشی بکەین ئەدە وەڵا باشە دوای ئەو ڕووداوانە سەرۆک بارزانیت هیچ کات نەبینی وە وەڵاهی ئەمە تێگەیشتی ئەم مش ببین مەزانی ئەوان نازانم چوومەکرد ئەوەی خزمەتی هەیە ئەوەی ناوەکی خۆشی لێیە ئەدا کولی حال تێگەیشتی گۆتی وەڵاهی کاکە ئەمە ئەمن و کاک ئیبراهیم و کاک عومەر گۆتم کاکە ئەمانەوێ بچینە کن شێخ شەزی لەکدەوی بووی تێگەیشتی گۆتن ئەمە ئەنەوێ بچینەکن حیبەبی کاک مەسعودی ئەوانە وەڵای گۆتی مەزان نییە. باشە مام سلێمان
ئێستا کە ئەبینی بله. کوردستان بەو شێوەیە بله. زوڵم و زۆری ڕژێم نەماوە هەز بە چکەی چیت بەبیر دێتەوە أما حاليا الحمد لله لجاني خوش دانيا هيش قصورينا تقيسي سالسلي كاك مسعودي خذوا كسكاني واني تقيسي الحمد لله رجوا احترامي مش أقلهم تقيسي أذاني كركاني مش طبعا إلى كان بوان وياه تقيسي هيك شيء نقصانينيا باشە پێشنیارەکەی ئێرە ئەو ئەشکەوتە ئێستا دەستگای باڵای ئەیلول و گوڵان هەیە ئێرە بپارێزن یا وەکو شوێنێکی مێژووی بمێنێتەوە والله يبدأ من تنكو أو دقايش وشي كابلك بس دقايش شرف أو هند منطقة كأما خلنا فارس وعيادي نخشي بشمركيو علاجي أهالي شنكت تقي زۆر باشە مامسەمان لەبەر ئەوەی شتێکی تری وەکو یادگاریت لێ بپرسم لەبەرەوەی هەم نامەوە زۆر ڕات بگرم بله مەلا ئەمین لێرە کاتی خۆ ڕۆڵی هەبووە مالا أمين زول إنسان كما شرفه زور رجو احترامي بهم نقل بس مع الأسف شهيد باش زور زمن زور بەڵێ أنا والله وسمام عبد الله شو ما من شيء كلنا نشوف مو برازيل رجو احترامي يمكن ملاعبين براسي بەڵێ بياوش مشرف الزور دەستت خۆش بێ مام سێمان بشمبورەکە ئەو یادگاریانم بیر هێنایەوە تەمەند درێژبی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ سلێمان عەبدوڵڵا سلێمان کە لە سەردەمی شۆڕشی ئەیلول وەکو پزیشک لێرە کاری کردووە لەو ئەشکەوتە سادەی لە پشمنەوە دیارە بەڵام بەهۆی شوێنە جوگرافیەکەی کە پارێزراو بووە لە ڕژێم و لە هەر بردومان سەر ئەو گوندانە بۆیە ئەو شوێنیان وەکو نەخۆشخانە بەکارهێناوە لەبەر ئەوەی تەمەنیشی گەیشتۆتە 100 ساڵ و ئومێد دەکەین تەمەنی زیاتر بێتن بۆیە نامانەوێت زیاتر هیلاکی بکەین دەخوازین لایەنە پەیوەندیدارەکان ئەو شوێنە و ئاوڕێکی لەم جۆرە کەسانە بدەنەوە تا دیدارێکی نوێ کاتێک شات